گومانیان دروست کردبوو کە ئەمە بەروبووم ئێرانیە و پێنجوێنەوەی بەروبوومتیانە. کاگەڕامیان سڵاو لێبێت ئەوە فێ ئەمڕۆ لە عێراقەوە هاتبوون مەبەستیان چی بوو بۆ چیەگەڕا؟ سەرتا بەخێر بن ئەوەدا دیارە بەروبوومی پێنجوێن بەروبوومیی زۆرە لە سەیتەرەکانی کەرکووک و لە خانەقینەوانە زۆر جار کێشە دروست ئەبێ بۆەوەی کە گومانیان دروست کردبوو کە ئەمە بەروبوومی ئێرانیە و پێنجوێنەوەی بەروبوومتیانە. ئەوانەکان دروست کردبوو پێم وابێ سەلە هەبوو سنووقی تەماتە قاڵبێک لە پێنجوێنە پێم وابێ هەیە کە ژمارە ئێرانی لەسرە ئەو پێمان تو ئاگادارمان کردووە کە قاڵبەکە بگۆڕێ ئەو کێشە ئینشاءالله حەلەوێ. ئەوان هاتوون بۆەوەی پشتڕاستی بکەنەوە کە بەروبوومی پێنجوێن بەو شێوازە کە بەش عێراقەکە ئایا ئەمە پێنجوێنە یا پێنجوێن نییە. خۆشبەختانە هاتن ئەمڕۆ خۆیان بینیان بەروبوومی پێنجوێنیان بینی و تاکیدیان کردەوە کە تا یەکیدا ئینشاءالله هەر ناکرێتەوە ئێمە هەوڵەدەن بخێنە 20 دەبێتی خۆی. زۆر باش. کەواتە لە مەرجەکانەوە تەماتە داغڵ نابێت لە خوار و عێراقەوە؟ قاچاقی هەر هەیە ینی تۆ بڵێ نییە هەیە مەسەل باینجان کاهوو کە لەموانە بخەنە دوای بارەکان و ڕەنگە بتوان کەمەکەمە قاچاقی بێ بەڵام بەگشتی قاچاقی نەماوە. باشە کێشەی جوتیاران لەسەر ساغبوونەوە بەگشتی نەک تەنها تەماتە لەبەرەوەی کە بەشێکی زۆریان ئەم ساڵ شتەکانیان بۆ ساغ نابووەوە ئەوەیان ئەگا بەچی؟ خۆی لە ئەوڵەوە بەروبووم زۆر بوو هەموو شوێنەکان هەیبوو هەمووی بە یەکەوە پێگەشت بوو ئەوەش تەسی لەسەر بازاڕە بوو اینجا ناشارینەوە قاچاقیش هەندێک شوێن هەبوو بەڵام خۆشبەختانە هاتن بەدەممانەوە بەرپرسانی ئەم سنووری خۆمان سوپاسیانەکەین هاتن بەدەممانەوە تا ئێستا 1 کیلۆ داخل نەبوو. ئێتر داواکارین خەڵکیش با بڵێن خەڵکی پێنجوێن جوتیارانی پێنجوێنیش ئەو بەروبوومانە کێننە بازاڕ ئەنی حەز ناکەین سعرەکە زۆر بەرز بێتەوە بێتە ئەرگ لەسەر خەڵکی فەرقی لەبەرەوەی خەڵکیش لەسەر ئەم کاتە بێموچەی وانەیە. ئێمە حەزەکەین یعنی تەماتەی ئێمە لە 400 بۆ 600 ئەگەر لەو بینایە بۆ سێ زۆر باشترە. ئەمڕۆ نرخی تەماتە چەند بوو؟ ئەمڕۆ لە بازار من خۆم گەڕام لە 300 هەیە تا 600 هەیە. بەس 600 یعنی چۆنەڵی تۆزێک کەمترە بە زۆری 450 و 500 و 400 هەلو سعرانایە.